حي على الصلاة. الله أكبر الله أكبر. حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. كل شاعر كان الله دع المساجد للعباد تقطنها، وطف بنا حول خمار ليسقينا، فما قال الله ويل لأولي سكروا ولكن قال ويل للمصلين. الله وازە مزگەوتەکان بێنە بانە شوێنەکان نوێژی تیا بکەن، مەیجێڕێ بێنە و خەمارێ بێنە و بە عەرەق بخۆینەوە، چونکە خوانەی فەرمووە وەیل بۆ کەسانی کە عەرەقە خۆنەوە، بەڵکو فەرمیەتی وەیل بۆ کەسانی کە نوێژەکەن. هەر وایە وەیل بۆ کەسانەیە کە نوێژەکەن، بەڵێ، بەڵام کام نوێژ؟ فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون. ويل بۆ نوێژخوێنەکان، ويل شوێنێکی ناخۆشە لە جەهەنەمە، یاخود عەزابێکی سەختە بۆ ئەو کەسانی کە نوێژەکەن. دەترسم دڵی بەمە خۆش بێ کابرا، ئەوەی کە نوێژەکا و ئاگای لێ نییە، ئەوەی کە نوێژەکا و لێی غافڵە، ئەوەی کە نوێژەکا و حەقی نایەتێ وەیلی هەبێ، ئەوەی کە نوێژ نەکابێت چی بێ؟ حسابی خۆکە. بەڵێ خۆشەویستەکانم، یعنی چی ساهون؟ حەڵقەی ئەمڕۆمان بەناونیشانی ساهونە. ساهون یعنی کەسێک کە لە نوێژەکەی بێئاگایە. لا ئیلاهە ئیلا الله. باش ئەنجا ئێمە کەی ئاگامان لە نوێژەکانمان بووە؟ بابا ئاگامان لێتی ئەڵین کە ئەڵین ئەڵڵاهو ئەکبەر و نیەتەکە ئاگامان لێتی کە سەلامینەوە وەڵا خۆ نوێژەکەشمان کرد تاو بوو، چەند ڕکات بوو، چۆن بوو، چیمان وێ، چۆن هەستاین، چۆن دانیشتین. ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. فاتحە لەسەر ئەو نوێژە دابە، فاتحە لە نوێژەکەیان نا، فاتحە لەسەر نوێژەکە و دابە. خۆشەویستەکەم، ئەمە نوێژ نییە. نوێژە کاتی پێوە ئەکوژی، یەیت، ئەڕۆیت، بە حسابی خۆت نوێژەکەیت، کەچی لەو سەری شەو کە لێی دەرەچیت خوای گەورە پێتە فەرمێ فەوەیل للموسەلین. ئێتۆ خۆ بۆ ئەم خۆیان نوێژ ناکەی کەوا پێ ئەڵێ بەڵێ ئێدە حەق بە نوێژەکەت، حەق بە ماندووبوونەکەت، حەق بە لیقاعەکەت، حەق بە وەستانەکەت، حەق بە قیراعەکەتە، حەق بە وەستانەکەت و حەق بە قسەکردن و گفتوگۆکەت لەگەڵ خوای گەورەیە. کەواتە ئەمە نوێژ نییە تۆ ئەیکەیت، بۆیە شایستەی وەیل دەکات. ئەگەر ئەمە نوێژ بوایە ئەوایە شتی گەورەی لێ بکەوتایەتەوە، وایە پاداشتی گەورە چاوەڕێی بکردیتایە. بۆیە خۆشەویستەکانم، هەر کاتی نوێژ ئینسان نەیزانی چەنی کردووە، چۆنی کردووە. جاڵێ پیاوی داوەتێکی زۆر گەورەی کرد بۆ کۆمەڵی خەڵکو و بە کوڕەکەی وتی کوڕم بچۆ نوێژخوێنەکانم هەمی و بوان کە ئێوارە بڵێ لە ماڵی باوکم داوەتی. باوکەکە چێشتی زۆر و داوەتێکی گەورە و بە حساب ئەهلی مزگەوت هەمی بێتەوە لە ماڵی ئەوان نان بخوا. کوڕەکەشی زۆر عاقڵ بوو، هەر کەسێ لە مزگەوت هاتە دەرەوە پرسیاری لێ کرد، دوانی لەگەڵ خۆیان جا کردەوە هێنانی بۆ ماڵەوە. باوکی وتیوە کوڕم کۆ ئاهلی مزگەوت، کوا نوێژخوێنەکان؟ تۆڵا بابەزم پێ دوو پیاوی نوێژی کرد. کوڕە وتی چۆن و دوو پیا؟ ئەو هەموو خەڵکە لە مزگەوت. بەخوا باوکە پرسیارم لێ کردن، وتم مامۆستا چی خوێن لە نوێژە؟ نوێژی ئێوارەیە هەر کاتی یەکەم چی خوێنەکە؟ بەخوا کەس نێزانێ بزم دوو پیاوە زانیە. بەخوا هیچیان تۆ نوێژ خوێنەکان، بەخوا بەزم دوو پیاوە نوێژان کرد. چێش خەسارە بێ، خەسار نابێ، قیر بە قەلەسیای ڕەش. بۆ چکە ڕەشتن لە بە چاوەڕوانی ئەوە ئاکاکە ئاگای لە نوێژەکەی نییە. بۆیە بەڕێزەکەم، نوێژ ئەگەر تایە ساهون بین، بێموبالات بین، وەرەگیرێ وەرناگیرێ،
کردمان نەمان کرد، چوار کاتمان کرد، سێ کاتمان کرد، جۆمان لێ نەبێ، ئاگامان لێ بوو، ئاگامان لێ نەبێ، ئەمە ساهوونە. یاخود منافقینێکن کە بەتەمای ئەجر نین لەسەر نوێژەکانیان وەرەگرن. یاخود کابرای گوێی لێ نییە، نوێژەکە دەرەچێ لە کاتەکەی دەرناچێ، لە کاتی خۆی ئیکا لە کاتی خۆیان ناکە، ئەمە ساهوونە. یاخود ئافرەتێک لە ماڵەوە گوێی لێ نییە، قژی دەرەکەوێ، قاچی دەرەکەوێ، یان کەسێکی تر دەستنوێژەکەی تەواوە، دەستنوێژەکەی تەواو نییە. سبحان الله، زۆر جار کابرا بەدیار تەلەڤیزیۆنەکەەوە ئەوەی ئاگای لە ئەخبارەکەیە، لێ نوێژەکەیە، ئەخبارەکەی لێ پرسەرەوە دوای نوێژەکە دانە بەدانیە بۆ دووبارە ئاکاتەوە. لە خەڵکەکەی کە دانیشتووە باشتر ئاگای لە ئەخبار و ئاگای لە تەلەڤیزیۆنەکە و ئاگای لە قسە و ئاگای لە مەجلیسەکە بووە. وەڵڵا باوکی من، وەڵڵا ئەمە نوێژ نییە. بخوا ئێمە زۆر جار خۆمان هەڵەخەڵەتێنین لەم کاتانەیە. ئەگە پێمان وابێ ئەمە نوێژە بەڕاستی نوێژمان نەکردووە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ: إن الشيطان يأتي أحدكم في صلاته أو كما قال يقول له اذكر كذا اذكر كذا. شيطان يبو كسيكتان لكاتي نوێژەکەیە. شيطانێکی پێوتە شيطانی خینزب. چی؟ خینزب. زۆر خەڵکەیە عینەن ئەو شەیطانە دەورە بینێ، کابرا کە نوێژەکە سوحبەتی لەگەڵاکە، کابرا کە نوێژەکەی داوەسی قسەی لەگەڵاکە. ئەمە شەیطانێکی ئینسە حەقە پێوتێ خینزب. ئەم شەیطانە خەبیرە، اختصاص و دکتۆرا و پرۆفیسۆر و بەحسەکەی بەس لە نوێژە، هیچی تر ناکە. یعنی مامۆستا شەیطانیش اختصاصی هەیە باوکر، بەزێمی اختصاسمانی. شەیطان اختصاصی بەس لە چییە؟ بۆ گەورەی ئیشەکە اختصاصیان دانا بەش شەیطانێکەیەت نوێژەکە لێتێک بە. يقول له اذكر كذا. تۆ زانی ئاگاش لێنە خەریکە وەحدە و پێنامێنێ؟ تاگا لێن یێزانی خەریکە جوازەکە بەسەرە چێ؟ کورازانی پارەیەکە لە فڵان گیفان تا داناوە بیری چووە؟ ئەی پیاوی باش بۆت پێش نوێژەکە ناهاتیان خەبەر خۆشانم بیتێت و ئاویرم خەیتەوە. خێرە لە کاتی نوێژە؟ بەس بۆ چییە؟ بەس بۆ ئەوەی کە مەشغوڵەکە. بیر ئەولەوە کەرەوە، بیر لاوە کەرەوە. کابراڵێ بە قورئان کیلەکەم داناوە نەمەزانی لە چی لە نوێژەکە بیرم کەوتەوە. ڕاستەکە. بۆ چکە شەیطانەکە لەو کاتەیە پێڵێ فڵانش لە فڵان شوێنایە. بۆیە حتى يضل الرجل لا يدري كم صلى، حتى پیاوەکە گومڕا بێ نازانێت چەند ڕەکاتی نوێژ کردووە. هەر کەسی ئەمی بەسەرها با دوو ڕەکات یان با دوو سوژدە بەرێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ: أول شيء يرفع من هذه الأمة الخشوع حتى لا ترى فيها خاشعة. يعني أول ما تفقدون من دينكم الخشوع وآخر ما تفقدون من دينكم الصلاة. يكم شت كلا دينك تانا لتانا قومية خشوع وأباقاي لنجا نامين. آخر شد لأمتي محمد عكا هلا جيريت يا نيوش، يعني خلق نيوشكا حتى نزيكي قيامت نيوش هذا مني بلام خشوع وباقاي نامين. سبحان الله. يعني يكم كي شيء أمت بچي دس بيكا بنيوش دس بيكا كأقاي لنيوشكي ناميني، آخر شتي أمتيش بچي كوتاي بيه كنيوجيتي على جيلي يتخلق نيوش ناكا. بويا فخلف من بعدهم خلف أضاعوا الصلاة واتبعوا الشهوات. دواي أم خلق شاكا كردواريا مسلمانة باكا، دواي أم همو خليفة وشيخ وصوفي كلنا ما نابو، دواي أم همو ملا ووعظ طريقة كومالا خلق دين أضاعوا الصلاة. كان يشفو تانجاتي واتبعوا الشهوات. بۆیە پێ سیر نەبێ گەنجێ حتا بەیانی بە دیار ئینتەرنێتە و بە دیار فەیسبوک و بە دیار سۆشیال میدیا و بە دیار ڤیدۆ ڕسمی خراپەوە دانیشتووە بەیانی نوێژی بەیانەکەی ناکە بەسەریەوە خەرێ. ئەضاعوا الصەلات نوێژەکانیان نەفوتێن چیەکەن؟ واتبعوا الشهوات، دوای شەهوەت و ئارەزوەکانەکەون. بۆیە بەڕێزەکانم یەکێ لە گەورەترین ئیشەکانی ئینسان کە بیکە ئەوەیە کە لە پێغەمبەری خۆیان پرسی صلی الله علیه و سلم
ئەی الأعمال أحب إلى الله ئەی پێغەمبەری خوا چاکترین کردەوە لای خوای گەورە چییە؟ من کردەوەکانتان پێڵم ئێوە ڕیزیکەن. چاکە لەگەڵ دایک و باوکە، جیهاد لە پێناوی خوای گەورەیە، نوێژ لە کاتی خۆیە. سێ کردەوە خوای گەورە خۆشەوێن. بەڵام لە هەموو ئەم سیانە خۆشەویستتر چییە؟ مامۆستا خۆ پرسیارێ بێ جیهاد تەبعاً جیهاد لە پێناوی خوای گەورەیە. نەیەکێکی مامۆستا باوک و دایک نەخێر من پێ دەڵێم الصلاة على وقتها. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی نوێژ لە کاتی خۆیە، غافڵی نەکەیت و لێی بێئاگا نەبیت و دوور نەکەویتەوە و وازی لێ نەهێنیت و تەوقیتەکەی بۆ دابنیت و خەمێ بێ. جا سبحان الله یەکێک لە مامۆستاکان نەسیحەتێکی جوانی پیاوێکەکە ئەڵێ مامۆستا مناڵەکانم بۆ نوێژی بەیانی خەبەریان نابێتەوە. ئەویشە فەرمێ بانگی کە فێم بخوا مامۆستا هەڵناسێ ئەڵێ ئەگەر ئاگرێ کەوتەوە لە ماڵەکەتە چۆن ماڵەکانە ئەفرێنی بۆ دەرەوە خەبەریانەکەیتەوە. ئەڵێ وەڵاش برزا بوو هەمیان خەبەرەکەم و بانگ ئەگە هەر نەبە هاوشێ بمە دەرەوە. وأمر أهلك بالصلاة واصطبر عليها. هەر خۆت نا ئەبێ خەڵکە کەشت ئەمر پێ بکەی بۆی کە مناڵەکەت بەجێ نەهێڵی بە دیاری شاشە و بە دیاری سکرین و بە دیاری تاوانەوە لێی بێ ئاگا و لە غافڵ بی و بە تەمابی بەیانی ئەو دەستێ بگرێ بۆ باشتر. قەت ئەمە لە مناڵەکەت نابینی. بۆیە خۆشەویستەکانم مەفروزە دایک و باوک لە ماڵەکەی خۆیانە ئەگەر سەعاتی بانگیشیان نەبوو مۆبایڵەکانیان تەوقیت بێ بۆ ئەوەی کە پێش بانگ بە چەند دەقەیەک بانگ بات و ماڵ و مناڵ و کەس و کار ئاگادارکاتەوە کە ئێستا کاتی نوێژە، بۆ ئەوەی کە بەرئایەتی ساهون نەکەوین خۆشەویستەکانم وەتیان نەچین و بەرەو ئایەتە نەکەوین کە ئومەتێک یان نەوەیەکمان لە دوا بەجێ بمێنێ کە نوێژەکانیان ئەفۆتێنێ. باوکێکە بینی زۆر بەخەمە دەجار بە کوڕەکەی ئەڵێ کوڕم دانشت ئەی گوڵۆپەکانە کوژانەوە؟ بەڵێ. ئەی جدولی مەکتەبە حازەکە بۆ بەیانی؟ بەڵێ. ئەی گەرما و سەرما و نییە شکر الحەمدوللا شوێنەکە خۆشە؟ بەڵێ. بەڵام خۆزگای جارێکیش پرسیاری بووی تای کوڕم نوێژی ئیشاو کرد؟ دەست نوێژی کرد؟ نوێژی ویترەکەت کرد. خۆزگای ئەمە بوو بە خەم لە ماڵەکانە و دایک و باوکەکان پیادەیانە کرد بۆ ئەوەی کە خۆمان و مناڵەکانمان نەبین بە سوتەمەنی وەیل. بەڵێ بەڕێزەکانم أقول قولي هذا واستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته. حي على الصلاة.